بناوی خوای بەخشندەی مهرەبان برایانی بەڕێز ئەو ڕەوشتانەی کە پێویستە هەموو مسلمانێک خۆی پێ بڕازێنێتەوە کە ئاەتەکانی قورئان و هەروەها حەدیثەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جەختیان لەسەری کردوتەوە ئیخلاسە واتە نیەتپاکی لە کار و گفتارەکانتە ینی نیەتت تەنها خوای پەروەردگار بێ و دوور بی لە ڕیا هەروەها ئارامگرتن لەسەر ناڕەحەتیەکان ئیتر ئارامگرتن لەسەر تاعەت بێ تاعەتی خوا یا ئارامگرتن لەسەر خۆ دوورخستنەوە لە حرامەکان و هەروەها ئارامگرتن لەسەر بەڵاو مصیبەتەکان هەروەها لەو ئەخلاقە زۆر زۆر گرنگانە ئەوەیە کە ئینسان دروشمەکانی خوای پەروەردگار بە گەورە بزانێ ینی تعظیمی حروماتی خوای پەروەردگار بۆ شێکێکە لەو ئەخلاقانەی کە پێویستە ئینسانی مسلمان خۆی پێ بڕازێنێتەوە هەروەها غیرەتت هەبێ بۆ شریعەتی خوا غیرەتت هەبێ بۆ دروشمەکانی خوای پەروەردگار ئەگەر هەر کاتێ دروشمێک لە دروشمەکانی خوا پێشێل کرا ئینسان غیرەتی هەڵسێ پێی ناخۆش بێ هەوڵ بدە بەکردەوە نەیەڵێ ئەو پێشێلکردنە ڕووبدا ئەگەر نەیتوانی بەدەم محاولە بکە ئەگەر نەیتوانی لە دڵەوە بێ بە کاملی پێت ناخۆش بێ هەروەها لەو ئەخلاقە زۆر گرنگانە سەرخستنی ئاینی خوای پەروەردگار سەرخستنی شریعەتی خوای پەروەردگار هەروەها تەسلیم بوون و ملکەج بوونت بە کاملی بۆ شریعەتی خوا بۆ حکمی خوای پەروەردگار لە گەورە و لە بچکەکانە هەروەها بە گەورە ڕاگرتنی حروماتی مسلمانان یعنی خوێنی مسلمان ماڵی مسلمان ناموسی مسلمان ئەمە لەلات گەورە بێ هەروەها پێت خۆش بێ دائیمەن خێرت بێ بۆ مسلمانان و پێت خۆش بێ مسلمانان دائیمەن تووشی خێر بن و زۆرت پێ ناخۆش بێ کاتێ مسلمانان تووشی شەڕ ئەبن هەروەها ئیماندار پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم زۆر خۆشەوێ خۆشەویستیەک کە دوای خوا هیچ خۆشەویستیەک ناگا بەو خۆشەویستیە ینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دڵتا لە هەموو شتێک خۆشەویسترە لە هەموو کەسێک خۆشەویسترە جگە لە خوای پەروەردگار هەروەها لەو ئەخلاقە گرنگانە ئەوەیە کە ئینسانی مسلمان کۆشش بکە کە واز لە نیفاق و دووڕووی بێنێ یعنی کۆششکردن بەوەی کە دوور بکەوێتەوە لە نیفاق و دووڕووی حتا وات پێ بێ بگەیتە ئەو حەدەی کە ناخو دەرەوە تۆکو یەکوا بێ یعنی کەسێک بی ئەگەر دڵت لەت بکەن هەر وەکو دەرەوە توابێ يعني طبعا وقت أو فري بلاي دور للنفاقية دور للدوروية إنسان ناوى ودروي وكو يكوابي أو كساني كمنافقا دائما روي درويان لقلنا وواح دجبيك بلام إنساني إيمان دار أبي واي بيبكى هردوي وكو يكوابي هروها لو أخلاق قرنقانيك أبي هبي لإنساني مسلمانا بيويست إنساني مسلمان کردەوەکانی خۆی لەبەر چاو زۆر گەورە نەبێ و نەزان شتێکی زۆر زۆر گەورەت کردووە بەڵکو دائیمەن کارەکانی خۆت مەکەم بزانی دائیمەن چاکەکانی خۆت وا بزانی هیچت نەکردووە بەرامبەر بە خوای پەروەردگار هەروەها ئینسانی مسلمان ئەبێ دڵنەرم بێ چاو بەگریان بێ بۆ گوناحی خۆی بگرێت بەڵکو خوای پەروەردگار ڕەحمی پێ بکا و بەزەیی پیا بێتەوە خراپەکانی بۆ داپۆشێ هەروەها پێویستە ئینسانی مسلمان بیر لە قیامەت بکاتەوە بیر لەوە بکەرەوە کە یعنی ئێستا لە کوتوپڕێکە مردن هات یەقەی گرتی یەک چرکە یەک سانیە مەجال نادری حتا تەنانەت شایەتمانێک بێنی تەنانەت زکرێ بکەی ئەدوەسێنن تاو ئەخر مەوقفێکی زۆر سەختە ئەمجا سەکەراتی مەرگ ئەو مەلایکانەی کە دێن گیان تەکێشن ئایا مەلایکەی بەهەشتیە یا مەلایکەی جەهەنەمیە خوا پەنامەمدا پاشان ئەو مەلایکانەی کە دێن لە ناو قەبرە پرسیارت لێکن ئایا تۆ ئەوە نەکردەوەکانت چاک بووە تا يثبت الله الذين آمنوا بالقول الثابت في الحياة الدنيا وفي الآخرة ئایا ئەتوانی وەڵامیان بیتەوە ئایا ئەوە نەکار و کردەوەت کردووە کە لەوێ زوانت پاراو بێ و بتوانی
وەڵامی نەکیر و منکر بێتەوە لە ناو قەبرە؟ ئایا قەبرەکەت بۆ ئەبێتە باخچەیەک لە باخچەکانی بەهشت یا ئەبێتە دۆڵێک لە دۆڵەکانی جەهەنەم؟ خوا پەنامەم بدە. ئیتر بەم شێوە بیرەکەیتەوە حتا ئەگاتە ئەوەی ئایا تۆ بەسەر پردی سراتە تێئەپەڕی ئەکەویتە خوارەوە بۆ جەهەنەم، یا ئەگەر خوا بۆت بکە ئەپەڕیتە ئەو بەری پردی سیرات و بەرەو بەهشتە چی؟ یعنی بیرکردنەوە لەمە ضرورە، زۆر ضرورە ئینسانی مسلمان دائیم بیر لە قیامەت و لە مەسیر و لە سەرنجامی قیامەتی خۆی بکاتەوە. ئەگەر ئاوابی بە ئیزنی خوای پەروەردگار وا ڕەحمەت پێ ئەکا، بەزەی پێتا دێتەوە، وات پێ ئەکات. یعنی طبعا ئەم بیرکردنەوانە واکە ئینسان دڵی نەرمە بێتەوە، واکە ئینسان دائیمەن چای بە فرمێسکە بێ، ئەوەش ئەبێتە مای ئەوەی کە خوای تەعالا بەزەی پیا بێتەوە و ڕەحمەت پێ بکا. هەروەها لەو ئەخلاقە گرنگانەی کە پێویستە لە ئینسانی مسلمانە هەبێ، ئینسانی مسلمان ئەبێ خاکی بێ و ئەبێ متەواضع بێ، یعنی خۆ بە کەمزان بێ، دائیمەن بیر لەوە بکاتەوە کە یعنی تۆ چیت بەرامبەر بە خوای پەروەردگار، یعنی تۆ هیچ نیت، ئەمجا چیت هەیە تا فیز بکەی بەسەری خەڵکی ترە؟ یعنی سا تۆ لەشت ساغە و ئەنازی بە لاشەی خۆت و بە لاشە ساغی خۆتەوە. بیرکەرەوە لەوانەیە یەک لەحظە، لەوانەیە بە یەک لەحظە خوای پەروەردگار ئەو نەخۆشیە بۆ تۆ نەقڵ، لەوانەیە لەگەڵ بغرابوونەکەتە، لەگەڵ تەکەبورەکەتە، لەوانەیە خوای پەروەردگار بۆ تۆ نەقڵیتە ئەو نەخۆشی. لەوانەیە ئەگەر تۆ بەهۆی پارە و پولەوە ئەنازی، لەوانەیە سبەینێ تۆ خاوەنی ئەو پارە و پولە نەبی کە هات. لەوانەیە ئەو مەنسەبە ئەو ڕۆژە کە ئەنازی بەسەر خەڵکە ئاخر ڕۆژی ئەو مەنسەبە بێت کە تایایی خوای تەعالا لیتی وەربگرێتەوە، چونکە نە مەنسەب ئەمێنێتەوە، نە پارە و پول ئەمێنێتەوە، نە لەش ساغی ئەمێنێتەوە. ئەمانە هەمووی هی تۆ نییە، ئەمانە هی تۆ نییە، هەمووی مڵکی خوای پەروەردگارە و لێتی وەرەگرێتەوە و بۆ کەسیش نامێنێت. یعنی ئەمانە هەمووی بەهرەی خوای پەروەردگارە، خوای تەعالا بێوێ لە لەحظەیەک لە لەحظەکانە لێتە سێنێتەوە، لە کاتێک لە کاتەکانە لێتی وەرەگرێتەوە. ئیتر خاکی بە و خۆت بە گەورە مەزانە بەسەر خەڵکە، دائیم حەز بە پەشیمانی بکە بەرامبەر بە ئەو گوناحانەی کە کردوتە، دائیمەن ئیستیغفاری خوای پەروەردگار بکەوتەوە بکە بە شەو و بە ڕۆژ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچ گوناحێکی نەبووە، خوای تەعالا لە گوناحی پاش و پێشی خۆش بووە لەگەڵەوەی شا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ڕۆژێکا 100 جار استیغفاری کردو و داوای کردو خوا لێی خۆش ببێ. یعنی لە کاتێکە کە پێغەمبەر گوناحی نەبووە، ئەی ئێمە ئەبێت چەندێک پێویستمان پێوێ. یەکێکی تر لەو شتانەی کە پێویستە لە هەموومانە هەبێ ئەوەیە کە وا نەزانین ئێمە ئەهلی تەقواین، یعنی بۆڕا نەبین بڵێن وەڵاهی لەوانەیە ئێمە مەسئلەی تەقوا شتێکی ناودڵە و لەخوا زیاتر کەس نایزانێت، یعنی مەسئلەیەکی ناودڵە. هەندێک لە پیاوچاکان یعنی لەوانەی کە یعنی پەرەی بەرزیان هەبووە لە ئیمانە، وتوێتی من ئەگەر بزانم خوای تەعالا لە هەموو ژیانما 2 ڕکاتی لێم قبول کردوێت 2 ڕکاتی نوێژ ئیتر تەواو 2 ڕکات، لەبەرەوەی ئینەما یەتەقەبەل الله من المتقین. ئیتر کە 2 ڕکاتی لێ وەرگرتبێتم زۆر دڵم خۆشە بێت، چونکە دیارە خوای تەعالا لە متقین وەرەگرێ. ئەگەر من 2 ڕکاتی لێ وەرگرتبێتم معنای وایە منش ئینشاء الله کەومە ڕیزی متقینە. یعنی سقەی بەخۆی نەبووە، خوای تەعالا 2 ڕکات نوێژی لێ قبول کردبێت. هەندێک لە پیاوچاکان وتویانە کاتێ تەئمین ئەبین ئەگەر پردی سیراتمان پڕاندەوە گەشتینە ئەو دیمی پردی سیرات ئیتر پشتی لێکەینەوە، هەتا ئەو کاتە دڵمان و خۆمان خۆش نییە. ئینسانی ئیماندار نابێت زۆر مەشغوڵی دنیا بێ، یعنی ئینسانی ئیماندار نابێت زۆر خەریکی بیناکردنی ماڵ و خان و ئەو شتانە بێت، ئیلا ئەوەندەی کە پێویستیەکانە جێبەجێک. ئەوەندە زیاتر والله من تەجروبەم کردووە بە شەخصی و خەڵکیشم بینیوە، واللهی برا بەڕێزەکەم ئەگەر لە حاجەی خۆتت زیاتر هەبێ ئەوێتە بارێک و ئەوێتە نەکبەتیەک لە بەش قیامەتتە بە دووبارەیەک ئەمامەسە. ئەگەر لە حاجەتی خۆتت زیاتر هەبێ ئەبێتە بارێک
لبش قيامتك أبا تجربة شيك خوانك أبكون نايو من ناظم خوا دولة من تانك بس خوانك أبكون نايو أو كاتل وأنا بكون نايو درنشن أجينا لحاجة خود للسيارة لماله تناند لجلو برقشته تناند حتى تناند لا من الله حتى لجنيشه حتى لخيزاني لمناليشه حتى والله لحاجة خود زياترت هبه دڵنیابن بەشێک لە قیامەتت ئەبا یعنی لە هینەکانی قیامەتت کەمە کاتەوە لە حەظ و بەشی قیامەتت کەمە کاتەوە حەق نییە ئینسان زۆر کاتەکانی یعنی بەڕاستی بڕازاندنەوەی دنیا بباتە سەر هەوڵ بدا قیامەتی خۆی بڕازێنێتە چ جا خەڵکێک هەیە یعنی بڕواتان هەبی ئەوەنەی کۆ کردوێتەوە حەقی نزیکترین کەسەکانی خۆشی لێ نادا يعني خلقي حقي أولادكاني نادا حد يعني كوي كردوتو من على كاني خوي بيبشن لا هيني أو تصورك هيا بحقي دايك وباوكي لنادا دايك وباوكي بيوسيان بيتي أم نار واتدم يعني هيا حقي براكاني خوشكاني يعني هشيتي وزيادشة زيادة يعني أجر زياد نبي زور له مناكري وی لە ژیانە ئینسان کولبەیەکی هەبێ بە کوردیەکی پەتی عەشایری گەرمیانی کولبەیەکی هەبێ تایە بمێنێتەوە یعنی تایە بحەسێتەوە خەڵک نێتە دەم دەرگای داوای کرێخانووی لێ بکا و دەریکا و بی تێرە و بیبە شوێنێکت هەبێت تایە بحەسیتەوە ئەگەر بتوانی ئەوە پەیاکەی شتێکی خراپ نییە ئەگەر ئەوە بەدەست بێنی و دابەیەکتش هەبێ بتوانی هەڵت گرێ خۆت و ماڵ و مناڵت بۆ بازارێک بە شوێنێک زۆر عەوراتتان بەدەرەوە نەبێ و ئینسان ئەگەر بکرێت خوای تەعالا پێی بدا ماڵ و مناڵێکی ڕێکوپێکی هەبێ مەشغوڵیان ببێن نێ لێ بفەوتێن تا ئەوانیش وەستابێتن دەست و پەل بۆ شوێنی تر مەهاوێژە ماڵ و مناڵەکەت لە هەموو خەڵکتر ئەولاترن یعنی ئێسە من ناکرێت یعنی من بڕۆم دەرسی خەڵک بەمەوە ماڵ و مناڵەکەی خۆم وێران بن ناکرێت یعنی ناکرێت ئەوان ئەولاترین کەسن ئەبێ کات و وەقت و ژیانت یەکەم جار بۆ ئەوان تەرخان بکەی ئەم جا دوای ئەوە ئەگەر زیادەیەکت مایەوە بیدەرە بە خەڵک و بیبەخشە بە خەڵک ئیتر لە ئەقرەبینەوە دەستی پێ بکە تعالا فەرمێ بە پێغەمبەری خوا فەرمێ وأنذر عشيرتك الأقربين مسلمانی ڕاستەقینە بەڕاستی تەشەدود دەکات لەسەر نەفسی خۆی لە مەقامی وەرعە یعنی تا ئەو پەڕی خۆی ئەپارێزێت لە مەسەلەی حەڵاڵ و حەرام تا ئەو پەڕی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو لەو حەدیثە لە باسی حەڵاڵ و حەرامە ئەو حەدیثەی هێنایەوە ئەو حەدیثە کە باسی الحلال بين والحرام بين حلال رونه وحرامش رونه لبين يعني شيء هي أمور مشتبهات فرمي لبين حلال وحرام حلال رونه حرامش رونه زور بي خلقي زاني لبيني أمدو أنا شيء هي برشتيت يكلا بيكلا يعني جاي قمانه كومل علماء وتيانا حلاوة كومل علماء وتيانا حرامة كومل الزانان وتيانا حرامة كومل الزانان وتيانا يعني كومل وتيانا حرامة كومل الزانان وتيانا تيا وتيانا حلالة أم شتانا كمشتبهات يعني جاي هنا في غمري هو أفرمي صلى الله عليه وسلم هلو حديثة أفرمي وبينهما أمور مشتبهات فمن اتقى الشبهات كي خوي باراس لو شبهاتانا خوي باراس ما دام كومل الزنا وتانا حرامه ميكه او ورع او بيوت ورع كي خوي باراس فمن اتقى الشبهات فقد استبرأ لدينه وعرضه دين شرفي شي بارز راوه اقد توزي ورد بنو لو حديثه بو افرمي دين وشرفي دينك هذا مسألة خواه وانية
ئەو مەسەلەی بینی تۆ خوایە وایە تۆ لەبەر خاتری خواوازت لەوە هاورد کە جێ گومانە کە کۆمەڵی وتیانە حەڵاڵە و کۆمەڵی وتیانە حرامە تۆ لەبەر خاتر خواوازت لێ هێنا ئەوە دینت پارێزراوە بینی خۆت و خوا ئەی شەرەفەکە بۆتی شەرەف لەبەرەوەی لە ئاخر خەتەرە لە ناو خەڵکات و سومعەتت بشکی سومعەتی ناو خەڵکیش ئاخر ضرورە ئاخر ناکرێت تۆ خەڵک لە ناو خەڵکە لە حەدیسی تریشایمانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی خۆتان پارێزن لە شوێنەی خەجیر گومانە مەواقعی توهم ئینسان ئاخر شەرەفیش مهمە ناموسیش مهمە ئەی هەلەو حەدیثە ئەفەرمێ ئەوە ئەگەر کێ خۆی پاراست ئەوە دین و شەرەفی پارێزراوە ئەی فەمەن وەقع فی الشبهات ئەیەکێک هەر ملی ناو هەر بەدوای شوبهات ئاگەڕێ گوێی نەدا پێی وەرعی نەکرد فقد وقع في الحرام جارێ دوو سێ چوارەکەت ناو حرام عینە نمونەیەک دێنێتەوە لەسەر ئەم قسەی من پێغەمبەری خوا هەلەو حەدیثە ئەفەرمێ كالراعي يرعى حول الحمى گشت پاشا و بەسوولێک پارێزیە پارێز قەسر و قوسوورەکەی مەزرعەکەی بڕێ تەلبەنی کردێ لەو دەوروبەرە و توێتی نابێ کەس بێت ئەم دەوروبەرە تۆش مەڕت هەیە ئەی لەوەڕێنی عاقڵ ئەو کەسەیە مەڕەکانی لە دەوری پارێزی مەسوولەکە مەلیکەکە لێ نەوەڕێنێت چونکە مەڕای تر حیوانە ڕۆیە ناوی چیەکەی عاقڵ ئەوەیە بڕا لەو دوورت بی لەوەڕێنێ نزیکیکەی تۆ تووشەبی ئەم نمونە بۆی هێنایەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆی ئەفەرمێ نزیکی حرام مەکەوە ڕۆدوای تووشەبی ئەکەویتە ناوی كالراعي يرعى حول الحمى يوشك أن يرتع فيه حرجان مەڕەکان نەڕۆنە ناو ئەوینە جا قڕۆ سەرت مەڕ بڕاتە ناوین مەسوول بزان ترسیت بی هیچ نەبێ مەڕەکەت ڕۆی ئەگەر خۆتیش دوای سرجن نەکە ئەگەر نەشت کوژێ کەوابوو ئینسانی ئیماندار زۆر لە مەسەلەی وەرعە ئێستا وەرعەتە گەیشتن چییە وانە وەرع ئەوەیە حەڵال ڕوونە حرام ڕوونە بڕێشتێ لەو بینە چییە مشتەبیهات خۆتی لێ پارێزە ئەو گوناحانەی کە بینی کابرا و بینی خوایە ئەسڵ وایە ئەگەر حتا بینیت ئەیکا دایپۆشی بۆت کرا نەسیحەتێکی ئامۆژگاریەکەی وەکو شەخصۆت بەس ئەسڵ وایە نەیێلی ئەو بابەتانە بە هیچ شێوەیەک لە ناو موسڵمانانە بڵاو بێتەوە ئەسڵ وایە هەر گوناحێک کە بینیت ئەسڵ وایە بیشاریتەوە ناکرێت و ئەم بابەتانە لەسەر مینبەری شۆ باس کری یعنی مەسەلەن بۆ نمونەیەکێک تەلەفۆنێکی بۆ کردم بۆ نمونە حاڵەتێک هەیە لەو شێوە و ئاوا بووە و ئاوانە ئەم بابەتانە باس بکە ئەسڵ وایە ستری مسلمانان بکەی ئەسڵ وایە عوزر بێنیتەوە بۆ مسلمانان ئیتر ئەمە بۆ غەڵەتی گەورە غەڵەتی بچووکیش بۆ نمونە ئێستا ئێمە هەر لەگەڵ خۆمانە لە بینی خۆمانە بۆ نمونە وەکو برادەر وەکو ڕەفیق وەکو دۆست بە یەکەوە وەکو خزم وەکو دراوسێ هەڵەیەکەکەین یعنی تۆ ئەبینی براک هەڵەیەکی کردووە تۆ بە هەڵە ئەیبینی لەوانەیە خۆ هەڵەشی نەکردبێ بەس تۆ بینی هەڵەیە یەکسەر عوزری بۆ بێنەوە ئەسڵ وایە عوزری بۆ بێنیتەوە ئەسڵ وایە کە لە پیاوچاکان ئەڵێ ئەسڵ وایە هەفتا عوزری بۆ بێنیتەوە هەفتا یعنی عوزرێک شەیتان ئەگەر هات ئەو عوزرەی لادەوتی نانەوانیە جاوا عوزرێتر بێرەوە دەی ئەو عوزرە شەیتان هات لە عوزرێتر بێنەوە تا وای پێدە شەیتان بێتاقەتە بێ مەیەڵە یعنی شەیتان بکەوێتە بینی تۆ مسلمانان غەڵەتەکان داپۆشە ئەسڵیش وایە ئێمە عەورەتی یەکتری داپۆشین ئەسڵ وایە نوقسانیەکانی یەکتری هینکەین ئەسڵ وایە فەزیحەت نێلین ڕوودا ئەسڵ وایە حتا ئەتوانین دڵمان پاک بێ بەرامبەر بە مسلمان حتا ئەتوانین دڵی خۆمان پاکەینەوە ئیتر بەخە دەرتوانە کەوابوو ستر کردنی برای مسلمانی یەکێک لە ئەخلاقە زۆر 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 گرنگەکان ستر یەکێک لە ئەخلاقە زۆر زۆر گرنگەکان و ئێمە حەز ناکەین عەورەتی ئینسانی مسلمان کەشف ببێ ئێستا تۆ ئەگەر برایەکت دی شەواڵەکەی دڕابوو عەورەتی کەوتو بۆ دەشت ئەو خۆی نەیزانێ بوو لە پشتەوە دڕابوو چیەکەی تۆ مۆبایلەکەت ئەخەیتە سەر لایڤ و بڵاوەکەیتەوە
يعني عليها ام كابرا او يا اصل وايا بود بكري بشتونكت شاكتكت بشتك علي زحمت خود دا پوشە تا گەیتە ماڵ کامیانەکەی دەی هەموو عیبێک وایە هەموو عیبێک ئاوایە ئەسڵ ئەبێ ئێمە ئاوا عیبێکتری بشارینەوە و باسی نەکەین و ستریکەین و حتا بکرێ ئێمە مداراتی یەک بکەین باشە حتا بکرێ مداراتی یەک بکەین یعنی بتوانین لەگەڵ یەکە خۆمان بگونجێنین ئیدارە بکەین لەگەڵ یەکە مدارات لەوە هاتووە ئیدارەت بکەین تەحمل بکەین طبعا ئەم تەحملە لە کێوە دەست پێکە یەکەم کەس هاوسەرەکەت ژنەکەی خۆت دووەم مناڵەکانت کوڕ و کچەکەت سێم دایک و باوکت چوارەم براو خوشکانت مدارات بکە لەگەڵیانە ئەخر برایە ئەمە ڕاستە دین وەکو واجب دایناوە ئێمە ئەمە خلاقەمان تیا بێ بەس ئەمە بڕواتانە بێ بۆ مەسلحەتی خۆمان یەکەم کەس باشە یعنی من ئەگەر ئێستا مداراتی خێزانەکەم نەکەم مداراتی مناڵەکەم نەکەم مداراتی دایک و باوکم نەکەم مداراتی کەس و کار و عەشرەت و بنەماڵەکەم نەکەم یەکاکە ژیانم لێتاڵە بێ یعنی زۆر مهمە مدارات سیاسەتی مدارات زۆر پێویستە لە ئینسانی مسلمانە هەبێ زۆر پێویستە ماساوکردن ناڵێم من ڕیابازی ناڵێم من الفرق کە بین مداهنە و مدارات مداهنە يعني ماساوچێتی مداهنە ئەوەیە مەسئولێک ببینی خزمێکی مەسئولت هەڵ دەسەخێتە سەر سێنگ و دەسەخێتە وەسفدانەوەی نازانم چی و ئەمە لەبەر خاتر پارە و لەبەر خاتر مەنسەب و لەبەر خاتر دنیا و ئەمانە بەس مدارات ئەوەیە تۆ ڕێزی لێگری وەزع بینی خۆتێک نادەی لەگەڵیا یعنی لە سەر مەسەلەی دنیایی و چاوپۆشیەکەی لە هەڵەکانی و ئەسڵی شوایە ئەڵێ گەورەی دائما سەیدی خەڵکی گەورەی خەڵکی ئەو کەسەیە ئەو کەسە نییە کە گێل بێ ليس الغبي بسيد قومه ولكن سيد قومه المتغابي ئەڵێ قەت گێل نابێتە ڕئیس عەشرەتی خۆی گەورەی بنەماڵەکەی خۆی قەت بینیتانە گێلێک وەڵام ئەگەر حزبەکان بیکەن گێل نابێتە ڕئیسی عەشرەتی خۆی بەڵکو ڕئیس عەشرەت و پیاوی گەورەی هەموو بنەماڵەیەک ئەو کەسێک کە جارجار خۆی گێلەکە یعنی کەسی گێل قەت نابێتە کەسی گەورە بەڵام گەورە ئەو کەسانن کە جارجار چاوپۆشیەکەن شتێک ئەبینێ 100% دەزانێ وایە خۆی لێ گێلەکە غەڵەتێکە بینیە لە ژنەکەی خۆی گێلەکە غەڵەتێکە بینێ لە کوڕەکەی خۆی گێلەکە خزمێکی بەتەکی بیستوێتیەوەی کە غەیبەتێکە جاری وایە چێتەبانیانە غەیبەت ئەمەکە خۆی لێ گێلەکە کە ئەنەهو بە ئەمینیە زۆر گرنگە ئەمە يعني ئینسانی مسلمان مدارات بکە و تعامل لەگەڵ مداهنە مدارات جیاوازە ئەخلاقی من و تۆ وایە وەکو مسلمانێک بەرامبەر بە خراپە نەکەین خۆی دروسە کەسێ خراپەی کرد بەرامبەر تۆش بەرامبەرەکەی ئەو بکەیتەوە وەک خۆی خوای تعالایش فەرمێ وجزاء سيئة مثلها وانە خراپە جەزاکەیەوە وەکو خۆی خراپە بەرامبەری بکەیت ئەی باشە وإن تعفو باشتر نییە ئەخلاقی ئیماندار ئەبێ بەرز بێ جا تۆش وەک ئەو وابی چی سوودێکیە ئەبێ دائیمەن تو چی بی عەفوت هەبێ لێبوردەیت هەبێ لەبەر خاتری دنیا بەرامبەر بە خەڵک نەوەستیتەوە